حسێن عەلی ئەو منداڵەی لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووی قەزای کەلاردا بریندار بوو. لەسەر ئەرکی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نەخۆشخانەی شار لە سلێمانی نەشتەرگەری بۆ دەکرێت. وەک باوکی دەڵێت حسێن لە بەردەم مەکۆی بزوتنەوەی گۆڕان لە کەلار لە کاتی دروستبوونی ئاڵۆزی نێوان خۆپیشاندەران و هێزەمنیەکاندا بریندار بوو. بەهۆی ناجێگیری حاڵەتی برینەکەی نەتوانرا لە کاتی خۆیدا نەشتەرگەری بۆ بکرێت. خزمەت منەکەم باش گشتی باش خزمەتیان بەس من کەمێ ئازار دەستمەیە گولەکەمیش بۆ دەرکەن بەس ئەوەم گەرەخە زیاتر لەوەم نەگەرەخە بەس سەیلا یعنی بۆ خزمەت و چێت دەرەجەیەکە خزمەتی ئەماکەن بێ چوان زۆر زۆر خزمەتی ئەماکەن کە خەڵک وتی ئێمە دەرکریانە خستخانەوە ئەو چتەکیشی درووەیە ئێمە دەرنەکرد. دکتۆر ئارامبارام دکتۆر فەهمی هەردووکیان باشترین دکتۆرن لێرە لە نەخۆشخانەی شار لەلایەن تیمێکی پزیشکی پسپۆڕ لە بوارەکانی مێشک و دەمار و سنگ و بۆریەکانی خوێن و پزیشکی شەویلگە و ڕوو بڕیار دراوە نەشتەرگەری بۆ بکرێت. خۆیمانەوەی کارێکی زانستی بۆ بکەین ئێستا داغڵیەکەینەوە کە داویستەکانی بۆ حازرەکەین ئەوەی بۆ عەمەلیاتەکە پێویست بە جێبەجێیەکەین هەست دکتۆرێک دکتۆر ئومێد عەلی بەڕێوەبەری نەخۆشخانەی شار دەڵێت بەهۆی ڕێکارێکی زانستیەوە نەشتەرگەریەکە چەند ڕۆژێک دواخراوە بەڵام کەسانێک دەیانەوێت بابەتەکە بەلاڕێدا ببن. نزیکی 4 ڕۆژە نەخۆشخانەی شار داغڵمان کرد پاژۆی ڕێی پزیشکان وابوو کە چەند ڕۆژێک ئیسراحەت بکا بۆی ئاوساوی و بەرکەوتەیی کە لە ملیا هەیە نەبێتەوە هۆی زەرگەیاندنی زیاتر بەجەستەی قەرارانە پاش نەشتەرگەری بۆ بکرێت پاش هەفتەیە دەڕۆژی تر بەڵام بەداخەوە خۆ دەزانم کەیسا کە بە خەریکە بەلاڕێیابرێ خەریکە بە شێوێک لە شێوەکان مۆزوع کارێکی زانستیە خەریکە کرد بە کارێکی ئیعلامی و بەڕاستی کارێکی سیاسی و خۆپیشاندان تێکەڵ بۆ بوارانەکرێ ئێمەش پزیشکین ئێمە کارێکی زانستی و یاسایی و خزمەتگوزاریەکەین پاژەوەی ڕاوێژمان لەگەڵ پزیشکانی کرد پێیان باش بوو کە بیهێنینەوە بۆی ئەم کوڕە بە ڕێگەی لە ڕێیەکان زەرەر بەجەستەی نەگەێنرێ. ئەنجامدانی نەشتەرگەری بۆ کوڕەکەیان دایک و باوکی دڵخۆش کردووە. باوکی حسێن دەڵێت ئێمە خێزانێکی هەژارین و دڵخۆشین کە هاوکاری دەکرین. داواکاریەکەم عەمەلیاتەکەی نەجاحەت تێرێ و کوڕم بە سەلامەتی دەسێ ئەمە سەرگەشتی وخوا ماڵی ئەوە بێ ئەوە بۆ هیچ کوڕەکەمی بۆمی کرد و وە پیاوانە من مەمنونیەوە حتا مردن هەرکێ بێ. منداڵانی هاوشێوەی حسێن بێ ئەوەی لە ئامانجی خۆپیشاندانەکان تێبگەن زۆر جار دەبنە قوربانی کاتێکیش بریندار دەبن ئەرکێکی قورس لەسەر شانی خێزانەکانیان دروست دەکەن و بۆ ماوەیەکیش کاریگەری برینەکانیان لەسەر جەستە و دەرونی خۆیان بەجێ دەمێنێت.